فەرمێ وازهێنان لە کردار لەبەر خەڵک ڕیابازیە. باشە وازبێنی لە کردارێک لەبەر خەڵک ڕیابازیە. کابرا بۆ زیناناکە عیبە لای خەڵک، ئەوە ڕیایە. کابرا بۆ زیناکە کورە خەڵک ئاگای لێیە، ئەوە ڕیایە. وازی لە گوناح هێناوە لەبەر چی؟ لەبەر خەڵک، لەبەر خوانە. کابرا بۆ جوێنایە حەیایەچێ، کابرا بۆ زیناناکە حەیایەچێ، کابرا بۆ قژیوایە، بۆ جلە لەبەرناکە، بۆ قسێناکە حەیایەچێ، بۆ لەگەڵ کەس هەڵەسێ و لەگەڵ هەڵ کەس فڵانە کەس دانیشێ حەیایەچێ، لەبەرەوە نایکە. کەواتە ئەمە ڕیایە بۆ خۆی. پاشانە فەرمێ وەلعەمەل لئەجلهم شیرک، وازهێنان لە خراپە لەبەرەوەی خەڵک ڕازیکەی ڕیابازیە. ئەنجامدانی چاکە لەبەرەوەی خەڵک ڕازیکەی شیرکە. ئاوافە ئەگەر واز لە خراپەکانت بێنی لەبەرەوەی عیبە و حیاتە چێ و لە ناو کۆمەڵگایە سوکە بی پێی، ئەوە تۆ ڕیابازیت کردووە. ئەگەر بڕۆی کاری چاک بکەی لەبەرەوەی خەڵک پێی خۆشە، بڕۆی پر دروستکەیت و خەزەخانە دروستکەیت و مەکتەب بکەیتەوە، ها بۆی دەنگ بەدەست بێنی ئەمانە بکەی، ئەمووی لەبەر خوانێکەی، ئەوە شیرکە. چونکە تۆ بێت چاوەڕێی پاداشت و سزابی بەس لەخوا. وە کردداری تۆ چاکە و خێر و خێرات بەس لەبەر خوای پەروەردگار بیکەی. چونکە چاکە و خێر و خێرات کە ئەنجامی یەدەی عیبادەتە. ئەکرێ بۆ غەیری خوای بکەی؟ ناکرێ. ئەگەر بۆ غەیری خوای پەروەردگاری بکەی تووشی شرک بووی. پاشانە فەرمێ والإخلاص الخلاص من هذين. زانیمان ڕیا چییە؟ لەبەر خەڵک واز لە کردار بێنی. زانیمان شرک چییە؟ لەبەر خەڵک خێر و خێرات و چاکە بکەی. ئەی ئیخلاص چییە؟ فەرمێ ڕزگاربوونە لەو دوانە هەردووکی. ڕزگارت بێ لەوەی لە ترسی خەڵک و لەبەر عیبە خراپەنەکەی، و ڕزگاریشت بێ لەوەی لەبەر سوپاسی خەڵک چاکە بکەی. لە هەردووکی ڕزگارت بێت تۆ عەبدێکی مخلصی. جوانترین تعریفە کردوێتی، جوانترین تعریفە کردوێتی. چونکە ئیخلاص نەواقیضی هەیە، نەواقیسیشی هەیە. تێگەن لێی ئەو قسەیە؟ ئیخلاص نەواقیسی هەیە کە ڕیای بچووکە، کە شیرکی بچووکی پێوترێ، لە عەمەلەکەی کەمەکاتەوە، نایهێڵێ. بەڵام نەواقیضیشی هەیە کە لە دین ئەتکاتە دەرەوە، کە شیرکی گەورەیە. هەردووکی هەیە. دوایی ئێمە باسی نەواقیسەکەشی و نەواقیضەکەشی یەکەین ئینشاءڵڵا. جا بۆیە فەرمێ تۆ تووشی ڕیا بووی بۆی وازێ لە خراپەیە ناوە لەبەر خەڵک، تووشی شیرک بووی لەبەرەوەی چاکەت کردووە بۆ ڕازیکردنی خەڵک. باشە ئەمە نەواقیسیش و نەواقیضیش. ئەڵێ کە ڕزگارت بوو لە هەردووکیان تۆ عەبدێکی مخلصی. ئیخلاصەوەی لەو دوانە ڕزگارت.